فرنسا دبیجا وی بلگه هنک و هیزن رژیم اسد گازا کلورین بکارینایا لجواتا سیناتوران دست نشان کریه سروکی به وزارت دروا راستی پسیارن زحمت دبا و کسو کارن انفال کریان دا خوازا وگراندنا طرمین قربانیان جگورن بکوملن باشورا عراقی دکن رئيس سلاف وهيفين دما خوش دقال كورت كونكشن جدنجي امريكا لواشنطن لايميني شو سلاوم كاتتان باش برنامج امروشمان براپۆرتێک لەسەر سووریا دەست پێ دەکەین. ئەمریکا و هاوپەیمانەکانی تاوتوێی ڕێگەکان دەکەن بۆ ئەوەی بە شێوەیەکی کاریگەرانە ڕێگە لە سووریا بکرن لە بەکارهێنانی چەکی کیمیایی بۆ کوشتنی سەرهەڵداوان و خەڵکی سیڤیلی دژ بە بەشار الئەسەد. سەرۆکی فەڕەنسا ئێمانوێل ماکرۆن گوتوویەتی بەڵگەی ئەوە هەیە کە هێزەکانی ئەسەد هەفتەی ڕابردوو لە دۆما گازی کلۆرینیان بەکارهێناوە. کاربەرستانی ئەمریکاش لەو بڕوایەدان گازی قەدەغەکرا و بەکارهێنراوە بەڵام بەدوای بەڵگەی تەواودا دەگەڕێن. سروک امریکا دونالد ترامپ دگل شیردوان پاراستنا نیشتیمانی امریکا دانستاندن لسر روشا سوریه کرن پشتی گفنوی به پیک اینانا هیرشن موشکان دجی سوریه لسر بکار اینانا چک کیمیاوی لباجرک دوما. اف کمبونه هفدم بود دگل داخویانین وزیر براوانی لبردم کمیتا خدمت لشکری و جواتانو نرین امریکا. ام هول ددن گنهلن مروفن بی گنه بین کشتن. لیل سر آستا استراتیجی کاچا و امی کاربن نهیلن اف پرساج دستان درکوه. امریکا د پیوندیان داید دگل حوالبندن اوروپا. سرک وزیر بریتانیا تریزا مای دگل اندام حکومت حکم بو هلسنگاندنا شوازا کردار کالشکری دجی سوریا. لدم سروک فرانسا امانوئل ماکرون هلویستاکا تند ورگرتو دازانین بلگه هم پشراسکری هنکو حکومت سوری چک قدغکری دجی سویلان لدوما بکار اینایه. Nous avons la preuve. ما بلگهنا گو هفته یابوری چک کیمیایی بکار هاتبون بکی میوه کلور هاتبو بکار آنین وجبر انهاجی رژیم بشار الاسد بکار آنی بو. شیردوان آلمانیا انگلا مرکل دبیجت آشکرای سوریه انبارین چک کیمیاوی ویرا نکرینه لگور کفتنا سال 2013 و ولاته و بجداری چه اپراسیون کالشکری دجی سوریه نابد لی هندک بینگاف و بین هاوشتن وکو برسو بو هرشا دوما. روسیا هوالبند سرکی یا رژیم بشار الاسد داخوازا کم کرنا گرجی و آلوزیان دکه. ام ده سال 2018 دا دجین ما همو جرم پیوندیان هنه و جوانا تویتر ام دکارن توای پرسان جاره سر بکن به پیوندی که تلفونی یان پیامکی دوی روشه دا از باور دکن به دیگلیان کشه چاره سر دبن نگ بهیزه. باریوز روسیا بونتوین ایگرتی داخوازا کمبونه که آورته جوات اولکاریه دکت و داخواز امریکا و حوالبند نویکر دست جکردار لشکری بردن و دور خز شرد نافبرا واشنطن و موسکو چه بد؟ سیاست دجمنکاری هندک اندام جوات اولکاریه و آماده کاریوان بو بجهینا ناوی سیاسته زیدگاوی بسر جارنامان توین یگرتی و گفه بسر اولهیا جهانه. ام هیویدی که نگهی تخالکی و گران زحمت بیتو و روش زور بترسه. ده هفپیوینه که تایبه دادگل دنگ امریکا ری بری هیزن هلبشن امریکا ادمیرال مایک مولنگود دانستاندن دگل حوالبندن امریکا جهد دلخوشیه و گرک اسد بکفته برگواشه. دیر شجبری ساله که و پشتی بکارانی ناچک کیمیاوی اسد به پاش و نچو او پرسکه گرینگه چاوا امی گواشی بسر سوریا ده بکن بباوریا من بریا موسکو سروک پوتین او دکارن نهیلن گو بشار الاسد چکی کیمیاوی بکار بینه. شارزا باور دکن اگر گفو هیرش کرن بسر سوریا لسر بکار اینانا چکی کیمیاوی و نچار سریه که باش بد لشیردوان انستیتیوتا مونتیگن یا فرانسی دومونیک موسیز دبیجت برسف ندان ویران تره. خالد فتاح دنگ امریکا. و دست نشانکری سروک دونالد ترامپ جبو ببا وزیری دروی امریکا مایک پامپیو ببورن نابیوی نایگوتن راستی پرسیارن زحمت دبد جواتا گهداری کرنه دایا سیناتوران دوی پیشام سیناتوران دخواست بزانن کاوی چه باوری هنه لهمبر کارکی لشکری امریکی لدیجی سوریا و هلوصال لهمبر روسیا ریکتنا ناوکی به ایران را و کوریا باکور جمارکا سیناتوران خواستن بزانن که پیوندی آویا نزیک بسروکی راوی چابه.
li demek ku Mike Pompeo bi hîviya pesendkirina namzetkirina xwe ye heta bibe mezna diplomatê Emerîkî, sînator bihîvîne peywendiya wî ya nêzik bi serokî re alîkar be ji karî wî re. Lê xema çendeka ji wan ew e, ew dostanî nedomîne. Ez dizanim te peywendiyê nêzik bi serokre durust kirine û ez bawer dikim wê alîkar bin ger tu bibe wezîrê derve. Lê dengên bihêziyan hatine dûrxistin yan jî xwe ji kar vekişandine. Erê to dê dengê rastbîn bî yan dê piştîvaniya niyazên çewtên serokî bikî? Pisyar li ser egera karekî çekdarî li demekî zû li dijî Sûriya dûbare dibûn. Pompeo digot, ez bawer dikim serokî desthilat heye fermaneka karekî wesa bide bê wergirtina rezamendiya Kongresê. Wî wesfa bazên tundrew li ser xwe pesend nedikir digot ew dizane bihayê şerran giran e. من حسا بدەستڤئینانە سیاستên serokê bi rêkên dîplomasî heye. Nihana ritina jin û mêrên xort ji bo şerê. Hevbendiya Rûsya, İran û Tirkiye di şerê Sûrî de layekî diyê pirsên sînatoran bû ji destnîşankiriyê serokî bi taybet operasyonên Tirkiye endama NATO di Sûriya de girtina Efrînê û şerê wê li dijî Kurdan ku hevbendên Amerîkayên serekîne di şerê Daeş de. Ewa medvêt li Sûriye bi dest vebînin, ez pênasînê dikim ku ew erkekî gerek alûze û Tirkiye ketî Efrînê rewş alûztir kiriye. Erkê me yê serekî şikandina Daişê ye. Me kar digel komelekê kir ku karekî hêja encam dan. Me xilafet ji nav ber û em şanaziyê pê dikîn û em ê berdewam bîn. Ew erik bi dawî nehatiye. Lê bi karê diplomasî em dikarîn tundûtîjiyan nehêlîn. Şereza bawer dikin ku siyaseta Amerîka di Sûriya de li ser demê Pompeo renga guhertina heza serokî be ji bo vekêşana serbazan. Ez bawerim dê Mike Pompeo derbarê çawaniya serederiyê gel Sûriya serokî haydar ketin. Nek tenê ji bo bersivdanê belkî ji bo destdahêlanê jî. û dê serokî bi giringiya mana Amerîka û têkildariya wê li Sûriye haydar ketin. Tevî pisyarên dubareyên demokratan Pompeo negot ka eger serok Trump ji wî xwestiye mayê xwe bike lêkolîna Robert Mueller sebaret destêwerdana Rûsya di hilbijartinên Amerîka de. û dema pirs jî hatîkirin ka ew ê dest ji kar bikişîne eger serokî Mueller ji kar derxist. Pompeo got hestê wî dibêje na çunka rêberatî li seranserî cîhanê gelek giringtir e ji aloziyên siyasiyên navxwe. Divê komîteya guhdarîkirinê dengî bide li ser namzetkirina wî ev ca tevaya civata sînatoran wê dengî bide. Şereza bawer dikin ku proseyê pesendkirinê dê bi asteng be lê dê serketî be. پشتیوانەکانی سەرۆکی ئەمریکا دانەڵد ترامپ هەڵمەتی تۆڕە کۆمەڵایەتەکانیان زیاد کردووە بۆ بێمتمانەکردنی یادەوەریەکانی بەڕێوەبەری پێشووی FBI جیمز کۆمی. یاداشتەکانی کۆمی بڕیارە لە هەفتەی مانگی 4 بکەوێتە بەردەست خوێنەر راپۆرتێکی ئاژانسی ئەسۆشیێتد ئاماژە بۆ دەکات کە کۆمی بەشێکی کەمی بەندەکانی هێرشەکانی بۆ سەر سەرۆک بڵاو کردوتەوە. چاوەڕوان دەکرێت ئەم کتێبە بەشێکی زۆری باز لە پەیوەندیەکانی کۆمی بکات لەگەڵ سەرۆکی ئەمریکا کە لە کارەکەی دەری کردو ئەویش سەرۆکی ئەمریکای بەدەستێوەردان لە کاروباری FBI تاوانبار دەکرد. و dizîna zanyariyên 87 milyon kesan ji Facebookê û bikarînana wan ji aliyê saziya Cambridge ya şirovekirin û şêwirên siyasî ve bûye egerê nerehetiyan li hember taybetmendiyên xelkê li ser internetê. لە بەرنامەی پڵەگد ئینی دەنگی ئەمریکا کە گرێدا ڤانساسترن پێشکەشی دەکات شارەزایان باز لە بابەتەکە و هەنگاوەکانی داهاتوو بۆ باشتر پاراستنی تایبەتمەندیەکان دەکەن. لە دووهەم ڕۆژی لە کۆنگرس مارک زوکەبرگ بەرپرسی جێبەجێکاری کەمپانیای فەیسبوک جارێکی تر داوای لێبوردن لە یاسادانەرانی ئەمریکایی دەکات. ئێمە بە هێندی پێویست نەمان ڕوانیە بەرپرسیارەتیمان کە هەڵەیەکی گەورە بوو ئەوەش هەڵەی من بوو داوای لێبوردن دەکەم.
ماڵپەڕی کۆمەڵایەتی مەزنی فەیسبوک کەوتۆتە ژێر ڕەخنەوە دوای ئەو راپۆرتانی ئاماژەی ئەوە دەدەن زانیاری تایبەتی هەزاران لە بەکارهێنەرانی فەیسبوک بێمەبەست و بێ ئاگایانە لەلایەن کامبرج ئەنالیتیکا کۆکراونەتەوە ئەوەی کە کۆمپانیایەکی بەریتانیە بۆ کۆکردنەوەی ئاماری دەنگدان. ئێستا مەسەلەکە ئاشکرایە کە ئێمە بە هێندی پێویست کارمان نەکرد بۆ ڕێگریکردن لەم ئامرازانە و ڕێگریکردن لە هەواڵی درۆ هەروەها کاریگەری دەستێوەرداین دەرەکی لە هەڵبژاردن و وتاری هاندەری ڕخوکینە و هەروەها تایبەتمەندی ئامار و زانیاریەکان. نیکۆل تێرنەر لە ناوەندی بروکینگز لە بەرنامەی دەنگی ئەمریکا لەگەڵ گریتا ڤان. بە بڕوای من مەسلەی داوای لێبوردن دەکەم زۆر گوتراوەتەوە. جێگیری سەرۆکی ناوەندی دیموکراسی و تەکنەلۆژیا کریس کالابریز دەڵێت ڕسوایی فەیسبوک مەسلەیەکی گەورە ئاشکرا دەکات. لە ڕاستیدا ئەمە زانیاری زۆر هەستیار ئاشکرا دەکات. سیستمی هەنووکە بۆ پاراستنی زانیاریەکان لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکادا پێشێل دەکرێت. تێرۆڵ مەکسوینی بەرپرسی کۆمیسیۆنی بازرگانی فیدرالی ئەوەی ئاژانسێکە بۆ پاراستنی بەکارهێنەران لە تەفرەدان یان مامەڵەی ناعادیلانی بازرگانی بە دەنگی ئەمریکای گوتووە دەبێت کۆنتترۆلی زیاتر بەسەر فەیسبوکدا هەبێت. هاوکاتی ئەوەی فەیسبوک ئامرازێکی پۆزیتیڤە بۆ پێکەوە گرێدانی خەڵکان هاوکات ئەم خراپیانەشی لەگەڵدا هەیە کە ڕەنگە بۆ بڵاوکردنەوەی زانیاری ناڕاست یان چاواشەکاری بەکاربهێنرێت. لەگەڵ ئەوەشدا هێشتا بەردەممان ڕوون نییە. دەبێت ئێمە بڕێک بربەست بۆ پاراستن دابنین هەروەها دەبێت خەڵق زیاتر کراوە بن تێبگەن کە ئەوەی لە ماڵپەڕەوە بڵاوی دەکەنەوە کاریگەری دەبێت بەڵام لە هەمان کاتدا پێویستە کۆمپانیەکان بەرپرسیارەتی بگرنە ئەست و بە خەڵقان بڵین کە ئایا ئەو کاریگەریانە چین. من بڕوام وایە هەمومان مافی کۆنتترۆلکردنی زانیاریەکانمان هەیە بەڵام دەشبێت وریابین لەبارەی ئەو سیستمانەی ئازادی ئاخافتنمان سنووردار دەکەن لەبەرەوەی فەیسبوک دەسەڵاتێکی زۆری هەیە بەسەر ئەوەی دەیڵین. مارک زوکەبێرگ دەڵێت یاسا و ڕێنمایەکانی کۆمپانیەکە واتە فەیسبوک دەبێ هەبن هاوکات ئاگاهیدا یاسادانەرانی ئەمریکایی لە دژی ئەو ڕێنماییانەی ڕەنگە ڕێگری لە کۆمپانیا بچووکەکان بکەن. شەرمەزاری بەکارهێنانی زانیاریەکانی فەیسبوک لەلایەن کامبرج ئەنالیتیکا وای کرد کە دامەزرێنەری فەیسبوک لە بەردەم کۆنگرێز ئامادەبێت بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان لەسەر تایبەتمەندیەکانی بەکارهێنەران. ئایا چ جۆرە زانیاریەک براوە و تایبەتمەندیەکانی بەکارهێنەرانی تا چەندێک پارێزراوە بۆ وەڵامدانەوەی چەند پرسیارێک لەم بارەیەوە کورت کونەکشن میواندارەتی خالد سلێمان ڕۆژنامەوان و شارەزای کاروباری میدیا دەکات. کاک خالد سپاس بۆ ئامادەبوونت سەرەتا با لەو پرسیارەوە دەست پێ بکەین. دزینی زانیاری فەیسبوک تا چه ئەندازەیەک زیان بە بەکارهێنەر دەگەیەنێت؟ سپاس بۆ ئێوە. دەربارەی ئەوەی ئایا تا ڕادەیەک دزینی زانیاری زیان بە بەکارهێنەرە گەیەنێ بە دڵنیاییەوە زیانەکە بە شێوەیەکی ئەتوانم بڵێم ناڕاستە و خۆ ئەوەیە لەوانەیە ڕاو بۆ چوونی بەکارهێنەران کە چەندەها ملیۆن بەکارهێنەرن بەکارهێنراون لە بەرژەوەندی کەسانێکە لەوانەیە لە ژیانی ڕاستیە ئەو کەسانە ئەگەر لە هەڵبژاردنێکە لەوانەیە دەنگ بەو کەسە نەدەن کەوا زانیاریەکان لە بەرژەوەندی ئەوانە بەکارهێنراون. باشە کاک خالد دەکرێت پێمان بڵێ ینی چۆن بۆ بەرژەوەندی تاکە کەسێک کۆ ئەکرێتەوە ینی ئەم زانیاریانە بە چ شێوەیەک بۆ بەرژەوەندی کەسێک بەکاردێن؟ زانیاریەکان ئەوەیە مەسەلەن لە هەر شارێکە لە هەر وڵاتێکە لە هەر ناوچەیەکە ئەو کۆمپانیایە کە ناوی کامبرج ئەنالیتیکا هەڵ ئەسێ بە سکانێک بە مەسحێکی تەواوی ئەو بیر و بۆ چونانەی کەوا لایەن بەکارهێنەرانی فەیسبوکەوە لەو شوێنە بڵاوەکرێنەوە. اینجا ئەم دەرەنجامی ئەم لێکۆڵینەوەش ئەفرۆشێ بە کاندیدەکان و بەو حیزبانە یان بە هەر دەوڵەتێکیان بە هەر لایەنێک لە بەرامبەرە ئەو لایەنانە ئەچێ بۆ ئەو شوێنە ڕای هاوڵاتیان بەکارێنێ لە بینایی گوتاری سیاسیە کە لەوانەیە وەک ئاماژەم پێکرد لە ژیانی ڕۆژانەیە ئەو خەڵکە دەنگ بەو کەسە نەدەن بەڵام ئەو کەسە ڕای ئەوان بەکاردێنێ بۆچی بۆ بردنەوەی دەنگی خەڵک. باشە کاک خالد پرسیارێک ئەی ئەو زانیاریانەی بۆ نمونە هەندێک کەس دەڵێن ئێمە پرۆفایلەکەمان ینی کراوەیە هەموو کەسێک دەتوانێت ببینێ بەڵام هەندێک خەڵکی تر پرۆفایلی فەیسبوکیان کراوە نییە زانیاریەکانیان شاراوەیە تەنها سنووردارە بۆ هاوڕێکانی خۆیان. ئایا کە ئەو زانیاریانە دەدزرێ ئەمە بریتی ئەبێ لەو زانیاریانەش کە کراوە نین بۆ خەڵک؟ نەخێر مەسەلەکە لەوەیان نییە ئەگەر مەسەلەکان تایبەت بن یان کراوە بن ینی پەبلیک بن یان کەسمە مەسەلەکە لەوەیان نییە
ئەم کۆمپانیایە بۆی هەیە لە ڕێگەی ئەو ئەپلیکیشنەوەی بەکاردێنێت نەک تەنها بچێتە سەر پرۆفایلەکان تەنانەت بچێت ناو نامەکانیشەوە. زۆر جار کەسانێک کەن لەسەر فەیسبوک نانەوێت بە ئاشکرا قسەکانی خۆیان بکەن لە ڕێگەی گروپێکەوە قسە ئەەکەن بۆ نمونە گروپێکی یعنی کلۆز گرۆپ دائەنن تەنانەت ئەم کۆمپانیایە بۆ هەیە بچێت ناو ئەو گروپانشەوە بۆ هەیە بچێت ناو نامەکانی مەسنجەریشەوە. بەڵێ باشە کا خالید ئەمە بریتی ئەبێ لەو ئەپلیکیشنانش کە وەکو یاریەک بەکاردێت لە فەیسبووکە بۆ نمونە بۆ زۆر بەکارهێنەر ئەنێرە یاخود بۆ یەکتری ئەنێرنەوە خەڵکی بۆ نمونە وێنەیەکی نوێت وێنەیەکی خۆت بەراورد دەکا لەگەڵ وێنەیەکی تر کە تۆ بە پیری وا دەرەچی یا کۆمەڵێک لەم جۆرە ئەپلیکیشنانە هەیە. ئایا ئەو زانیارانە دەشێت لە ڕێگای ئەو ئەپلیکیشنانەوە بدزرێن؟ بەڵێ زۆربەی زۆری ئەو ئەپلیکیشنانەی کەوا لەسەر فەیسبوو بەکاردێن ئەوانەی کە جەنابەت ئاماژەت پێکردن و هەروەها ئەپلیکیشنی تریش بەڵێ ئەمانە جۆرێکن لە جاسوسیکردن بەسەر بەکارهێنەری فەیسبووکەوە و لە ڕێگەی ئەو ئەپلیکیشنانەوە ڕێگەیان یعنی بەکارهێنەر خۆی ڕێگەیان پێ ئەیە ئەوان بێنە ناو پرۆفایلەکەی تۆوە و هەروەها بتوانن بزانن تۆ چی ئەڵێیت و چی ناڵێیت و چی بڵاو ئەەکەیتەوە لە کۆتاییە ڕای تۆ ڕای هەزاران کەسی تر ڕای ملیۆنان کەسی تر ئەگوازنەوە بۆ ئەو جیهەتەی کە ئەوان ئێنەوێ لە بەرامبەر پارەیە. یعنی لێرە زۆر گرنگە ئاماژەوە بۆ بکرێت کە ڕای هاوڵاتیان ئەفرۆشرێ بە پارە بەڵێ. بەڵێ کا خالید دوا پرسیارم باشە وەکو بەکارهێنەرێکی فەیسبوک دەبێت چی بکەیت تا تۆ با بڵێن هەوڵ بدەی زانیاریەکانت پارێزراو بن؟ بەکارهێنەری فەیسبوک هیچی پێ ناکرێت چونکە لە کۆتاییە ئەو کۆمپانیایانە طبعا پێش ئاماژە بە شتێکی تر بم ئەمە بڵێم گوناهی یەکەم گوناهی فەیسبوکە کۆمپانیای فەیسبوکە چونکە مارک زوکربرگ وەکەوە لە راپۆرتەکەی ئاماژەدان پێکرد داوای لێبوردنێکە ئەگەر گوناهەکەی ئەو نەبووە داوای لێبوردنی نەئەکرد بۆ نمونە سکاڵای یاسایی دژی کۆمپانیەکە بەرزەکردەوە ئەویت بۆچی زانیاریەکانی ئێمە ئەدەزن بەڵام دیارە فەیسبوک خۆی ئاگای لێیە بۆیە داوای لێبوردنەکە لە کۆتاییە ئەڵێم ئەمە تەنها کۆمپانیای فەیسبوک خۆیەتی ئەتوانێت ڕێگە بگرێ لە هەر دزینێکی لەم شێوەیە ئەگینا بەکارهێنەر هیچی پێ ناکرێت چونکە ئەو زانیاریانە ئەگەر هەر کەسێک بێ ئەتوانێت بیدزێت و ئیسفادەی لێ بکات و هەروە بیفرۆشێت. بەڵێ کەواتە ینی وەکو بەکارهێنەرێکی فەیسبوک ئەگەر فەیسبوک نەتپارێزێت تۆ پارێزراو نابی لەم مەسەلەیە؟ نەخێر بە هیچ شێوەیەک پارێزراو نابی بەڵام لە کۆتاییەکەیە پێویستە بەکارهێنەری فەیسبوک ڕێگای چارەی باش بگرێتە بەر وەک مەسلەی پاسوەرد و وەک مەسلەی کۆمەڵشتی تەکنیکی هەیە لە بەرامبەر هاکردنیەکە بەڵام لە کۆمپانیای زەبەلاحی وەک کامبرج ئەنالیتیکا بەڕاستی هیچ پێ ناکرێت. بەڵێ کا خالی سلێمان زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە. سپاس بۆ ئێوە. ولی بێرەوەریات تاوانە ئەنفالێک کە سوکارن ئەنفالکریان داخواز دەکەن تارم و هەستیان مریەن وان قوربانیان وان دگۆڕن کۆمەڵکوشدا لە ناوەند و لە باشوورە عێراقی بن بە گوهاستن ji بۆ دەڤەرین وان. هەرچەندە 15 ساڵ بەسەر ڕوخانی ڕژێمی بەعەز تێپەڕ دەبێت بەڵام هێشتا کە سوکاری ئەنفالکراوەکان لە چاوەڕوانی هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵی ئەنفالکراوەکان و هێنانەوەی ڕووفاتەکانیاندان. ئێمە وەکو کە سوکاری ئەنفال من خۆم باوەکو برام ئەنفالە هەر خانەوادەیەک لەم کوردستانە تەنها منداڵێکی هەبێ تەمەنی 1 مانگ بێیان گەورەتر بێت تا 100 ساڵ حەزەکە قەبرێکی بێ. ئێمە وەکو کە سوکاری ئەنفال ئەمە 13 ساڵە ئەوە 14 ساڵە لە 2000 پرۆسی ئازادیوە تاوەکو 2000 خەیکە ڕووینە 2019 لەم 13-14 ساڵە تا ئێستا ئێمە داواکاریمان وەکو کە سوکاری ئەنفال هێنانەوەی تەرمی ئازیزانمان. ژمارەی ئەنفالکراوەکان کە بە 182,000 کەس مەزەندە دەکرێت کە ڕژێمی بەعەز ساڵی 1970 لە ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراق زیندە بەچاڵی کردن بەڵام تا ئێستا ڕووفاتی ژمارەیەکی کەمیان بۆ هەرێم هێنراوەتەوە. ئەوەی ئێمە بینین کەم تەرخەمێکە بە تایبەتی حکوومەت یاریێمی کوردستان و وزارەتی شەیدانە لەبەرەوەی گرنگە
ئێمە وەکو کورد بە دوادا چوون بۆ ڕووفاتانە بکەن حکوومەتی عێراقی ئەمە لای خۆمانەوە دەست پێ بکەین جایدن حکوومەتی عێراقی بۆیە زۆر ئێمە هەوڵ و کۆششماندا بۆی هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەموو وزارەتی شەیدان هیچ نەبێت تیمێک دروست بکەن ئەو تیمە لە کەسوکاری قوربانیان بێ خەڵکی باش بن لەو بوارە بتوان خزمەت بکەن بتوان گۆڕەکان هەڵبدەنەوە بەداخوا تا ئێستا و جانمانە کاری لەسەر نەکراوە کەم تەرخەمێکی گەورێ بە تەسەوریێمە ئەو ڕووفاتانەی کە بۆ هەرێمی کوردستان هێنراونەتەوە لە ناحەی ڕزگاری گەرمیان و سنووری چەمچەماڵ و ناوچەی بارزان نێژراون و مەزارگەیان بۆ دانراوە کە ساڵانە کەسوکارەکانیان دەچنە سەر گۆڕەکانیان و تاوانە گەورەکەی بەعس وە بیر دنیا دەهێننەوە ئەگەر بێت و ئەم کێشە چارەسەر بکرێ بۆ نمون ئەگەر بگەنە ئەو گۆڕا یاخود بگەنە ڕووفاتی کەسوکارەکانن کە کاتی خۆی شەید بوون لە جینۆسایدی ئەنفالە جۆرێک لە کێشە دەرونی و کۆمەڵایەتەکان چارەسەر ئەبێت ئەو ڕووفاتانەی کە هێنراونەتەوە بۆ هەرێم زۆربەیان ناسنامەیان دیار نییە بەڵام ئەوە سەلماوە کە سەرجەمیان ئەنفالکراون و لە پرۆسەی ئەنفالدا بەعس زیندە بەچاڵی کردوون. ئەمە بەشێکە لە ڕووفاتی ئەنفالکراوەکان کە ساڵانە کە سوکاری ئەنفالکراوەکان دێنە سەر ئەم ڕووفاتانە و بەبینینی ئەم گۆڕانە تا ڕادەیەک سوکنایی بۆ دڵیان دێت بەڵام مانەوەی ژمارەیەکی زۆر لە ڕووفاتەکان لە خواروی عێراق و لە بیابانەکانی عەرعەر برینیەکە بەسەر دڵی کە سوکاری ئەنفالکراوەکانەوە کە ساڵانە لە یادی ئەنفالدا هەمیشە دەکولێتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک. و کەسوکارên قوربانiyên rûdana Firoka Cezayirê di amedeyî rêwirîsmên veşartina wan dibin. Li demê proseyê naskirina qurbaniyan Termê Remzî Erboy hat ê 27 salî hate naskirin û hat veguhastin ji bo cî ji dayîkbûna wî. Ew Firoka li başûra Cezayîra payixtext kefte xwarê duh û têda 257 kes mirin. حکوومەتی بەریتانیا بەڵێنی 1,500,000 پاوەند دەدات بۆ نەشتەرگەری دانانی ئەندامی دەستکردی جەستە بۆ ئەو منداڵانەی کە دەستیان قاچیان بەهۆی نەخۆشی یان برینداربوونەوە لە دەستداوە. ئەف بەراو وی هاتی تەرخانکردن و دێردی قازانجی بگەینە سەدان زارۆکان و نوگەهان و دێ دەلیڤەیە ژوانڕا ساز بکە ji bo careke dîvegirne jiyana edetî û beşdariyê di werzişda bikin. بەهۆی زانست و تەکنۆلۆژیاوە یاری و خۆشەکان بەردەوامن. ئەمانە تەنها دوو مناڵن لە کۆی ئەو دوو سەمناڵی کە ژیانیان لەلایەن توانستی دەست و قاچە دەستکردەکانەوە گۆڕاوە. ئۆلیبرتی تەمەندە ساڵ دەڵێت بەهۆی ئەم قاچە دەستکردەوە خێرایەکەی زۆر بووە. ئەمە جیاوازیەکی زۆری دروست کردووە لەبەر ئەوەی دوجار دەتوان لەگەڵ هەموو هاوڕێکانمدا یاری بکەم و نیگەرانی ئەوە نەبم کە لە دواوەم. مەسیکات کە تەمەنی 8 ساڵانە دوو قاچی دەستکردیان بۆ داناوە باسی ئەومان بۆ دەکات کە چۆن ژیانی گۆڕاوە. هەر یەکەم جار کە ئەمەم دەستکە و بیرم لەوە کردەوە تۆ بڵێ چی ڕوو بدات بەڕاستی زۆر ناشرین بوو بەڵام کاتێک کە تەواو بۆیان دانام دڵم خۆش بوو لەبەرەوەی هەستم دەکرد زۆر جیاواز دەردەکەوێت و هەڵبەز و دابەز دەکا و دەمتوانی بە خێرایی ڕابکەم. هاوکاتە لە سنتەری ژانەوەی قاچ و دەستە دەستکردەکان لە نەخۆشخانەی ستانمۆر لە لەندەن پیاوێکی لێیە کە قاچە دەستکردەکانی یارمەتی داوە کە بگات بەلووتکە لە بواری وەرزەشیدا. ڕیشارد وایتهایت خاوەن مەدالیای زێڕینی پارالامپیکە و دەڵێت وەک کەسێکی دیاری بواری وەرزشی تەکنۆلۆژیاکەم دەستکەوتووە کە بە بەرزترین ئاستکاری پێ دەکەم بەڵام ئەوەی من لێرەم بۆی بریتە لە بەخشینی بڕێک لە ئیلهام و هیوا بەم نەوە جوانانە و پێشاندانی مێداڵیاکەشم دەری دەخات کە هەموو شتێک ئاسانە. وەرزشوانەکە پیشانی مناڵەکان دەدات کە لەگەڵ دەرفەتە دروستەکاندا ئەوانیش دەتوانن بگەن بەلووتکەی دەستکەوتەکان لە بواری وەرزشیدا. خەمڵاندنێکەیە بازەوە دەکات کە 2000 مناڵ لە بەریتانیادا بەهۆی هۆکاری جیاجاوە قاچ و دەستیان لەدەستداوە. بەم دوایانە 220 مناڵۆ مناڵانە لە ڕێی ئەم سیستەمەوە داوای یارمەتیان کردو و قبول کراون. و ji kempekê penaberan li Pakistanê hata pêşangeheka navdara Smithsonian xanim Saîda Etebarî qonaxên dirêj dibira.
بەڵێ بڕینی ئەم قۆناغانەش بێ ئەندازە سەخت بوو بۆ ئەم خانمە لەبەر ئەوەی لە ناوچەیەکدا بوو کە دەرفەت بۆ خەڵکانی کەڕوڵاڵ زۆر کەم دەڕەخسێت. سەیدە ئێتیباری پاش تۆشبوونی بە هاوکردنی پەردەکانی مێشکی هەر لە کاتی لەدایک بووندا گوێبیستنی لەدەستدا. ئەو قەت فێری قسەکردن نەبوو، تەنها لە ڕێگای دەست و پەنجەوە قسەی دەکرد. بەڵام ئەوچوو لە وڵاتەگرتوەکان دیبلۆمەی ئامادەیی بەدەستهێنا و بەباشی هوەری داڕشتنی زێڕ و گەوهەر و ڕازانەوەیان بە بەردەنایەبەکان فێر بوو کە ئێستا کە لەسەر ئینتەرنێت دەهەنفرۆشێت. براگەورەکەم منی بە شاخی فەیروزە ئاشنا کرد کە لەوێدا تاقیکردنەوەیەکم وەرگرت و بۆ خشت و زێر دروستکردن هەڵبژێردرام. شاخی فیرۆزە ڕێکخراوەیەکی خێرخوازی بریتانیا لە ئەفغانستان کار دەکات بۆ سازانەوەی کەڵتور و کەلەپوری میژی وڵاتەکە. ساڵی ڕابردوو پێشەنگایەکی هەبوو لە گالەری ئینستیتیوتی سمسۆنیان کە هۆنەری ئەفغانی تێدا پێشاندرا لە نیوانیان زێڕ و گەوهرە کارەدەستیەکانی ئێتیباری. پێش ساڵێک چوون بۆ مۆزەخانەی سمسۆنیەن کە لەوێدا کارەکانم پیشاندرا. کەسانێک لە زۆر وڵاتانی جیاوازەوە لەوێ بوون و پرسیاریان کرد کە من خەڵقی کۆم، ئەوان زۆریان پێسیر بوو چۆن فێربووم و چۆن بە ئێرە گەیشتم. ئێتیباری دەڵێت ئەو هەز دەکات لەسەر داڕشتنی ئاڵۆز کار بکات بگرە ئەگەر کاتێکی زۆرتر دەخایەنێ. ئەو زۆر جار فۆلکلۆری ئەفغانی لەگەڵ بیرۆکەی هاوچەرخ پێکە بەگەری دەدات و دەڵێت وا هەز دەکات لە ڕێگای زێڕ و گەوهرەکانیەوە بە خەڵکەوە بەستراوە. سیسرکە ڕەنگە وەکو هاندەرێک لی بڕواندرێت بۆ دروستکردنی ئەو جۆرە ڕۆبۆتانی کە لە داهاتوودا دروست دەکرێن و پەیوەندێکی ڕاستە خۆیان دەبێت بە ژیانەوە. قالۆنچە دەتوانێت لە هەموو شوێنێکدا بمێنێتەوە، خێرایە بەسەر دیواردا هەڵدەگەڕێت و دەڕوات. بەم هۆکارە ئەوانەی ڕۆبۆت دروست دەکەن لایەن سەرنجڕاکێشەوە هەوڵەدەن ڕۆبۆتەکانیان لەو شێوەیە بێت. بۆ تێگەیشتن نەچۆنێتی ئەو زیندەوەرانە ڕەوت و جوڵە دەکەن، زانەکان تێبینی قالۆنچەکانیان بە گرتەی ڤیددیۆی خاو کردووە. سەرنجمەدا قاڵۆچەکان بە خێرایی بەرەو دیوار دەچن و لە هەڵگەڕاندا بە دیواردا بەردەوام دەبن. بۆیە کاوشیک و تیمەکەی لە زانکۆی کالیفۆرنیا لە بێرکلی لە کەرەستەی نەرم ڕۆبۆتێکی وەک قالۆنچەی شەشقاچیان دروست کردووە. ئەم ڕۆبۆتە زیرەکە دەتوانێت بەرەو دیوارەکە بڕوات و ڕەوتی بگۆڕێت بێ ئەوەی پشت بە ئامێری هەستیار و ئاڵۆز ببەستێت، کە بەشێکە هەموو ڕۆبۆتەکان پێویستیان پێیەتی بۆ ناسینەوەی چواردەوری خۆیان و ئاراستەکردنی خۆیان، بەڵام تا ئێستا خۆی بە دیوارەکەدا ئەدات. ئەگەر بێتەوەیت ڕۆبۆت بەکاربێنێت ئەوە پێویستە بتوانێت لەسەر زەوی بڕوات، هەروها بە دیواردا هەڵگەڕێت و بەسەر بەربەستەکاندا زاڵ بێت. بۆیە پێویستیمان بە ڕۆبۆتێکە نەک تەنها کارێک بکات بەڵکو کۆمەڵی کار ئەنجام بدات. لەوانەیە قالۆنچە لە ناو ماڵدا پەسەند نەبێت، بەڵام توێژەرەوان ئەوانەی هەوڵ بۆ داهاتووی ڕۆبۆت دەدەن ئەم زیندەوەرە بە هاندەرێک دەبینن بۆ داهاتووی ڕۆبۆت. بەڵێ دەخیلەوە بینیمان ڕۆبۆتی سیسرکەش چەند بە شێوەیەک دروست دەکرێت و لە داهاتوە لەوانەیە زۆر سوودیشی لێ ببینرێت، چەند ببینی دێپتر بینی بینی. سڵامت گەرم هەتا ڕۆژە سێشەم هەر شاد و بەختەوەر بن و خوداحافیز. کاتێکی خۆش هەر شاد بن.